بوونی سەرۆکی هەرێم و جێگرەکانی و جێگری سەرۆکی حکوومەت و بافڵ تاڵەبانی و ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران و وەزیران و گەورە بەرپرسانی حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی لە کۆلێژی سەربازی قەڵاچۆلان ئەفسەرانی دوو خولی سەربازی کۆلێژەکە دەرچوون و پلەی ئەفسەریان پێبەخشرا. دەرچوونی هەرپۆلێک لە ئەفسەران و پلەداران لە وڵاتان دەبێتە حاڵەتێکی دڵخۆشکەر و جێگەی هیوا بۆ هاوڵاتیەکانی با مەبەستی چەسپاندنی زیاتری یاساکان و بەرگری لە خاک و نیشتیمانەکەیان. بەڵامەوەی لە هەرێمی کوردستان بینرا ڕەنگە دیمەنەکە پێچەوانە بکاتەوە و خەڵک نەک بە هیواوە لەو حاڵەتە نەڕوانن، بەڵکو ئەویش ببێتە هۆی بێهیواییەکی تر بۆ هاوڵاتیان و کۆمەڵگە، چونکە بڵاوبوونەوەی دیمەنەکان و وێنە و ڤیدیۆکان ڕاستیەکیان سەلمان کە ئەسەڵانێکی زۆرە بۆتە جێگەی ڕەخنە و نیگەرانی و ناڕەزایی هاوڵاتیان و ڕۆشنبیران و چاودێران. لە مەراسیمەکەدا لەسەر ئاسێکی باڵاو لەلایەن وەزیری پێشمەرگە و سەرۆکی هەرێمی کوردستانەوە جەخت لەوە کرایەوە کە دەستی حیزب و کەسایەتیە سیاسیەکان دوور بخرێتەوە لە وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگە. سەرۆکی هەرێم وەک فەرماندەی هێزە چەکدارەکان چەند جارێک جەختی لەوە کردەوە کە نابێت چیدی حیزبەکان و کەسی نێو حیزبەکان خاوەنی هێز و پلە و پایی سەربازی بن و دروستکردنی هێز لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە قبول کراو نییە. ئاموتانەی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە چەند بۆنەیەکدا دووپاتی کردوتەوە بۆتە جێگەی ئومێد بۆ بەشێک لە هاوڵاتیان و بەشێکی تریش پێیان وایە ئەوەی ئەو کارانە دەکات حیزبەکەی سەرۆکی هەرێم و حیزبە هاوبەشەکانیەتی نەک خەڵکی ئاسایی و ئەگەر ئەو مەبەستیەتی دەستی حیزب لە هێزی پێشمەرگە دوور بخاتەوە با لە حیزبەکەی خۆی و بەرپرسانی حیزبەکەیەوە دەست پێ بکات. لە دوای تەواوبوونی مەراسیمی دەرچوونی ئەفسەرەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنران بەوێنە و ڤیدیۆی خوێندکارە دەرچۆکان و ئەوەی بووە جێگەی سەرنج. بەشێکی زۆری ئەو کەسانەی کاوێنەکانیان بڵاو دەکرانەوە کوڕ و برا و برازا و ئەندامانی بنەماڵەی وەزیر و پارلەمانتار و فەرماندە سەربازیەکانی هەرێمی کوردستان بوون بە جۆرێک کە بەرپرسی باڵا هەیە کوڕێکی و برازایەکی پێکەوە کۆلێژەکەیان تەواو کردووە و فەرماندەی سەربازیش هەیە کە کوڕوکچێکی پێکەوە لە دوو خولی دوای یەکدا بوونەتە ئەفسەر و پلەدار و ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسیش بە هەمان شێوە خاوەنی پشکی کوڕ و برا و برازا بوون لەو کۆلێژە. لەلایەکی ترەوە بەشێک لە کەسایەتیە کۆمەڵایەتیەکان و سەرۆکۆزەکان بەتایبەت ئەوانەیان کە لە نێو هێزە سیاسیەکاندا خاوەنی پێگەی حیزبین پشکی شێریان لە دەرچوانی کۆلێژەکە بەرکەوتووە و کوڕ و برا و ئەندامانی هۆز و بنەماڵەکەیان لە کۆلێژی سەربازی دەرچوون و وێنە و ڤیدیۆیان بڵاو دەکەنەوە. ئەگەرچی ڕەنگە لە پاڵ ئەمانیشدا بەشێک لە هاوڵاتیانی ئاسایی و بە مافی خۆیان کەسانێک بوو بنە خوێندکاری کۆلێژەکە و ئەوانیش بە پشتگیری و تاسکەی حیزبی توانی بێتیان لە کۆلێژەکە وەربگیرێن، بەڵام ئەوە هیچ لەو ڕاستیە ناشارێتەوە کە دەستی حیزب و بەرپرسانی حیزب و کەسایەتیە کۆمەڵایەتی و فەرماندە سەربازیەکان لە کۆلێژەکە کاری خۆی کردووە و بڵاوکردنەوەی وێنە و دیمەنەکان لەلایەن خودی خۆیانەوە باشترین ئاماژەی ئەو ڕاستیەیە کە ساڵانێکە باز دەکرێت و حیزب و حکوومەت حاشای لێ دەکەن. لە کۆمنتی یەکێک لەو بەرپرسانەدا کە وێنەی کوڕەکەی بڵاو کردوتەوە پێشمەرگەیەک نووسیوێتی من کوڕە هەژارم و خاوەنی بڕوانامەی زانکۆم و سەرجەم مەرجەکانی کۆلێژەکەشم تێدا بوو واستەی دنیام کرد بۆ ئەوەی لە کۆلێژەکە وەربگیرێم کەچی لەبەر ئەوەی من کوڕە بەرپرس نەبووم ناوی من دەرهێنرا و ناوی کوڕەکەی تۆ کرایە لیستەکەوە واتە ئەو پلەی کوڕەکەی تۆ پلەی منە و ئێستا بەو بەخشراوە. ساڵانێکە لە هەرێمی کوردستان ڕەخنەی توند لەو دیاردانە دەگیرێت کە خول و پەیمانگا و کۆلێژەکانی تایبەت بە پێگەیاندن و پلەدان بە ئەفسەرانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ قۆرەخ کراون و جگە لە کوڕ و براو کەسی بەرپرسان کەسی تر ناتوانێت لەوێ وەربگیرێت. تەنانەت ئێستا وای لێ هاتووە ئەو خول و ڕاهێنانانەی کە لە وڵاتان بۆ ئەفسەران و پێشمەرگە و ئەندامانی هێزانیەکان دەکرێتەوە کوڕوکچی بەرپرسان و فەرماندە و پلەداران بەشداری تێدا دەکەن و دەبنە خاوەنی بڕوانامەی باڵا لەو بوارانەدا و کوڕوکچی کەسانی ئاسایی بێبەش دەکرێن و ناتوانن پلە سەربازیەکان وەک ئەوان ببڕن.